ئێرە ئارامگەی حافز شیرازیە. یەکیشەوە خەڵک گەشتە لە دەرەوەیە. ئێمە حالێن لەکوێن؟ لە شیرازی. بەرەو مەیدانی نەخشە جیهان حافز شیرازی. بالەودەیەکی شیرازی لە شیراز بەرەو مەیدانی نەخشی جیهان. بۆ جاری دووەم سەردانی سەفرەخانی سونەتیەکەی ئەمە پۆڕە نەهاتووە، بەڵام ئەگەر لە ئێمە بێ دنیای زرمە زرم و گرمە گرم و شڵپاڵشڵپاکان می‌آیم شب هفته بشینم در مزار تو بشینم بریزم اشک خونی. یەکێ لەو ئاوەتانەی کە خەونم پێوە دەبینی کە من ڕۆژێ سەردانی شیرازکەم. هاوڕانی خۆشەویستم، من ئێستا حالەن لە تەرمیناڵەکەی سنەم. پشت بەخوای گەورە لە کاتژمێر 2 ئەپاسەکان ڕێک ئەڕۆین بەرەو شیراز. پشت بەخوای گەورە کە گەشتینە شیراز ڤیدۆ و دیمەنە تایبەتەکانی شیرازتان بۆ ئێوەی خۆشەویست ئەگوازینوانی لەگەڵما بمێنەوە. ئەکسڵای خۆی گەورەتان لەبێ هاوڕێیانی خۆشەویستم. دوای ماندووبوونێکی زۆر ئۆتێلێکی سونەتیمان دەستکەوت و لێرەیە شوێنی حەوانەکەمان دیاری کرد. ئێمە حالەن لە شیرازی. لە هاوڕانی خۆشەویست ڕاستی زۆر ماندوو بووینەوە، ناچەنە منی سباحەتم نەکردووە. هەستان تۆزێ ئامان کرد بە خۆمان لە خۆمان شتووی سباحەتێکمان کرد و تێبردووە دەرکاتی ئەوە ئێمەش هەنگاو بنین بەرەو دەرەوانێ و پێم خۆشە پێش ئەوەی هەنگاو بنین بەرەو دەرەوانێ شوێن ئوتێلەکەی کە ئێمە تیامێنینەوانێ بە ئێوەی خۆشەویستی ئاشناکەم. ئێمە حالێن لەکوێن؟ لە شیرازی لە ئوتێلێکی سونەتی. ڕاستی ئوتێلەکانیان زۆر قەشەنگە. ئێوە بینەری ئەم ڤیدۆیە بن کە ئێمە حالەن لە شیرازی. هاوڕانی خۆشەویستم، تەواوی ئەم ئوتێلانەی کە لەم جێگایە هەیە هەمووی سونەتیە. یعنی کاتێک کە تۆیتە شیرازەوانێ ئەگەر پرسیارکەیت لە ڕێ ئینتەرنێتوانێ ئوتێلی باشە دەستەکەیت. ئێمە حالەن لە ئوتێل سونەتی نییە باشین نیایشین ببوورە ناوەکەشی نازانم. بەڕاستی ئوتێلێکی زۆر سونەتی خۆشە. کاتێک کە چوینە ناوانێ کاتێککە دەستورەکەیمان دینی زۆرمان بەدڵ بوو. بەخێر بێن بۆ شیرازی شیرین و ڕەنگین و سونەتی و ئوتێلەکانی. وەڵا هاوڕانی خۆشەویست، ئەمەی کە دەبێنن ئارامگای حافز شیرازیە شەڵاوردەوەدا ئەچینە ژوورەوانی. ئێرە ئارامگای حافز شیرازیە. بەڵێ هاوڕانی خۆشەویستم، وردەوەدا نزیکە بینەوە لە ئارامگای حافزی شیرازی. حافزی شیرازی لە وتێکی یادە فەرموویەتی وەڵا دڵێ کاری موحیبەت بێ هەرگیز بەبێ ڕەنج و بەڵا نابێت. بەخێربێن بۆ کوێ؟ بۆ شیراز، بۆ ئارامگای حافز شیرازی.
دڵێ کاری محەبەت بێ هەرگیز بێدەڕی بەڵان هەیە. ئەمە یەکێکە لە وتە جوانەکانی حافظ شیرازی کە بەندا یەک بوو لە پۆستەکانی لە ساڵانی ڕابردووە پۆستم کردبوو. حافظ شیرازی لە وتێکی تریش هەیە کە من لە ئەکاونتێکی خۆم بڵاو کردەوە، ئەڵێ چی؟ ئەڵێ دڵ و گوڵ و سەرۆت و سامانەمە هەمووی قوربانی کەسێ بێ کە وەفا و مهری کەسانی تر دەپارێزێ. بەڕاستی ئەم کەسایەتێکی گرنگە بە نیسبەت کۆی ئەو کەسانەی کە گوێ لە وتارەکان یەگرن لە وتەکان یەگرن. لە ڕاستی دامجیگانە بۆ ئێمە چێژی تایبەتی هەیە لەبەرەوەی ئێمە ڕۆژگارە ئەم بوو قسەمان لەسەر ئەم کۆچکوردە کردبوو کە لە ئەکاونتی خۆمانە بڵاومان کردووانەوە ئێستا کەبینن ئێمە حالێن لە کوێین لە ئارامگای حافظ شیرازین. مەڵێ هاوڕانی خۆشەویستم، دوای ئەوەی کە مەزاری حافظ شیرازیمان بەجێهێشت لە شیراز هاتوونەتە لای قەڵای کەریمخانی زەند هەر لە شیرازە. ئەمە شوێنێکی فۆلکلۆریە هەر لە شیرازە. دوایەوە کە پرسیارمان کردووانە ئاماژەیان بەم شوێنە فۆلکلۆریەدا ئێمەش وردەوە داچینە ناوانێ بزانین چی باسە دەری خۆیانەڵێ و ئێمە بەخێر وێژ بەسلامە لەگەڵمانە بێنەوە تا ڤیدیۆکانتان بۆ گوازمەوە. خۆشەویست، ئێمە حالەن لەسەر سەردانی حەمامێکی سنەتیەکەین لە شاری شیراز، حەمامێکی ئاساریە و کەریمخانی زەند وەختی خۆی دروستی کردووە ئەگەر بە غەڵەتا نەموت بێت. ئێوە لەگەڵمانە بمێنەوە تا چینە ژوورەوە. کردیم از دست حلافا شیر پاک برده از دین محمد سلام. ئێمە سەردانی گەرمخانەکەیان یا حەمامەکان. ئەرێ کاکە حازر من با دەستێ لە پشتان بن. ئەمە چی؟ ئەمە دانسازە یا گەرمخانەیە؟ ئێمە چییە؟ ئەمە حەمام ئاراسەوێت چاوی گەڵی ڕاستیە، یعنی بەم جۆرە بۆ حەمامەکانی کەریمخانی زەند. ئەمەش دەلاگەکەیان فازەکەیان بووە. لە هاوران خۆشەویستم، ئەوەی کە بینیتان حەمامی فۆلکلۆری سونەتی کەریمخانی زەند لەکوێ لە شیراز. ئێوە ئەزانن ئەم خەتانە چێکە کراوە، با من پێتان بڵێ ئەم خەتانە کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆی کاتێک کە ئەوێ بگەڕێتەوانێ بۆ شوێنی خۆی یان ئەوێ بڕۆبەنەوە بازاڕ یا بۆ شوێنی تر گۆچانەکەی لێرە گیرەکات و بەو جۆرەی کە خۆیان زانن وردە
ئەڕات ئەو شوێنی کە خۆی مەبەستێتی کە پێسی بە کەس نییە. بۆ دەستکەوتنی فالودەیەکی شیرازی پێویستت بەوەیە لە ئێستا سەرەکە بکبی. لە ڕاستیدا دیارە فالودەکە جگار خۆشە بۆیە خەڵک بۆ جۆرە سەرەی بۆ گرتووە. ئێمەش وەکو عالەمە هەستاین سەرەیەکمان گرتووە بۆ ئەوەی ئێمەش فالودەیەکی شیرازیمان دەستکەوێت. حەق نانوتووە شیرینی یعنی ئێرانی فالودەیەکی شیرازی لە شیراز بۆ تام و لەزەتێک کە هەیەی طبعاً بێوە ناخۆش زۆر تایبەتە. هاوڕانی خۆشەویستم سێرکە لێرە ینی ڕێستۆرانتێکی کردوێتوانێت لەولا شوێنی حەوانی ئۆتێلی گرتووە ینی هاچیتە هەر شوێنێکەوانی بەم جۆرەیە. طبعاً هاوڕانی خۆشەویستم لێرە بێوە ناخۆش ئێمە نانیشمان خوارد لێرەیە بۆ فێی مەفتوحەیان هەیە ینی وەکو شاری سلێمانی کاتێک کە تۆ چیتە ناو هایگریزیا داواوانێ ئەچی تەڵەبی خواردنەکان ئەکەیت و وردۆ دەڕای کێشیت و نانەکانی خۆت ئەخۆی. دیارە ئەمە نانی بەیانیان و نانی نێڕوانیشان هەر بەمە جۆرێ. بۆیە بەخێربێن بۆ شیراز. خۆشەویستم من لە شیرازم وەکو ڕۆنە لەبەر چاودان و کە پێشووتر ویدۆم بۆ کردوون. شتێکی هەیە زۆر گرنگە بە نسبەت ئێمەوانێن. باوەڕەکەن ئەمە یەکێکە لە ماتۆڕانی کە لای ئێمە پێوترێت تەڵەبات خواردنە بات بۆ داواکراوەکان. ئەمە ماتۆڕی تەڵەباتی پێوتری باشە. باوەڕەکەن هاوڕان خۆشەویست لەو سەروانێک کە هاتووەتە لای ئەو شوێنی کە پاسپۆرتەکەی وەرگرتووە یەک دانەک نییە دەنگی ئەم ماتۆڕە نەهاتووە. بەڵام ئەگەر لای ئێمە بێ دنیای زرمە زرم و گرمە و شڵپاڵچڵەکان ئیتر بەداخەوە ئەمە ڕۆژگاری ئێمەیە کە تێکەوتوین کە لە کوردستانە. بەخێر بێن بۆ شیراز. بەڵە هاوڕانی خۆشەویستم تر لە ئێستاوانێ ئێمەش خەریکی بەجێشتنی شیرازین. لە ڕاستیدا دەکرا زۆر شوێنی تر ببینی بەڵام بەوەی ئێمە بەریانمان داوە بڕین بەرەو ئەسفەهان لە کۆتای ڤیدۆکەشە بۆتان باسەکەم. بۆ ئێستا هەنگاوانەی بەرەو ئەسفەهان و سواری ئۆتۆبوسە بین و ئێمە بەخێر وەش بە سەلامەت پێش بەخوای گەورەکە گەیشتی لە ئەسفەهان. ڤیدۆ نازارەکانی ناو ئەسفەهانتان بۆ گوازینەوانیە لەگەڵ نابمێنەوەن. هاوڕانی خۆشەویست هاوڕانی خۆشەویست دوای ماندووبوونیەکی زۆر لە پاسەمانەوە گەیشتینە ئەسفەهان. ئەسفەهانی جوان و سبەینێ بە ڤیدۆکانمان بینەری ئێوە سبێنێ بە ڤیدۆکانمان ئێوە ئاشناکن بە ڤیدۆکانمان. من بەخێر لەگەڵمان مێنەوە. سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕانی خۆشەویستە هیوادارم باش بوون. بەڵێ من پێیاون کە دانی کاتێککە ڕۆژە بێتوانێت بێمەوانێ ناو شاڕەی شەقامەکانی ناو ئەسفەهان و دیمەنی جوان بۆی خۆشەویست گوازوانێت. تامان هاوڕانی خۆشەویستم یەکێک لەو وڵاتانی کە من زۆر حەزم لێتی ئەسفەهانە. بەڕاستی ئەسفەهان لە هیچ شوێنێکم دنیای ناچی ناوی خۆی بەخۆیەتی. ئەسفەهان نسف جیهان بەڕاستی نسف جیهانە.
من زۆر چێژ لە دیمەنەکانی نێو ئاسفەهانە بینم بۆیە هەمیشە حەزەکەم کاتێک کە سەفەرم کرد سەفەرکەم بۆ ئاسفەهان پشت بەخوای گەورە ئەگەر ڕۆژێ ئەم بەدەی خوایە دەوڵەمەند بوو لێرە مەکانێ دروستکەم و شوێنێکیشمان هەبێ لێرە حەسەن زیرەکە بەرحاڵ ئەبینن هاوڕان خۆشەویستم ئامانەی کە لێرە ئەبینن ئەمانە هەمووی چنارە بە شاڕێکی ئێژگار چەند کیلۆمەتریە چنار لە یەکی یاوە خۆزگایە شەقامەکانی سلێمانی کوردستان بەو جۆرە بایە بەڵام بەداخەوە کەرنیە دەبینن هاوڕانی خۆشەویستم پارکینگی تایبەت بە پاسی سواری تەڵان پێشم وتم هەلکاری تایبەت بە پاسی سواری لێرە هەیە ئێرە ئەسفەهانە جا هاوڕانی خۆشەویستم ئەزانم دا ئێوەش جەژنە های هاوڕان جەژنی خوبانشتان پیرۆز بەزان کاتێک جەژن یا ئێوە ئێوەدارەمە لە جەژنی خۆشییا بێن هەشکات داسانە پارسی بەلەدی هەشکات خالیدە ڕێز سۆڵمان خۆشەویستێکا خالید ئەبێنن هاوڕێن پێتان هەڵم ئەسفەهان لە هیچ شوێنێک دنیا ناچێ بۆیە من هەمیشە حەزم بە ئەسفەهانە هاوڕێنی خۆشەویستم پێم وتن لە ڤیدۆکانی پێشووترا هێڵکاری تایبەت بە پاسکی سواری لێرە ئەسفەهانە ئەم دیمەنانە تەنها لە ئەسفەهانە بینێ هاوڕێنی خۆشەویستم دەبینن هیوادارم ڕۆژێ دێت شارەکانی وەکو کوردستان و سلێمانی هێڵکاری تایبەت بە پاسکی سواری تێدا بکرێتەوە ئەمە نیشانەی ڕاقی و پێشکەوتنی کۆمەڵگە دەرەکات لێرە ئەسفەهانە ڕێگەی تایبەت بە پاسکی سواری بەرەو مەیدانی نەخشە جیهان بەرەو مەیدانی نەخشی جیهان ئەو شوێنەی کە من زۆر حەزم لێیەتی بەردەوام بێم ئاسفەهان ئەبێ بێمە ئێرە مەیدانی نەخشی جیهان بیرتان نەچێت لەگەڵمانە بمێنەوە تا ڤیدۆتان بۆ یاڵڵا خێریێنە هاوڕانی خۆشەویستم ئەگەر بیرتان بێ ئێمە پار لێرەوانێ لە بەشی ئەو سەرەوانێ دەستمان کرد بە ڕۆشتن و هاتین وردەوەدا لێرە باسپ و عەرەبانە و سارەی کارەبایی تەواوی مەیدانی نەخشی جیهانمان کرد ئەوەش بینە عەلی قاپووە بیناشی مێژوویە لە مەیدانی نەخشی جیهانە طبعا ئەم هاوڕانی خۆشەویستم ئەم مەیدانی نەخشی جیهانە تەواوی مەیدانی نەخشی جیهان زۆر گرنگیان داوە بەچی بە ئیشی کاری دەستی لێرەشا یەکێک لە باشترین هەڵوا یەکێک لە باشترین گازۆکان لێرە دەستەکەوێ ئەگەر هاتن بۆ ئەسفەهان مەیدانی نەخشی جیهانتان نەکرد وەکو وایە هیچتان نەکرد بێ بەڕاستی من زۆر دڵم بێراکرێتەوە بەش بە حاڵی خۆم و ئینشاءالله دەرفەتە بێ جاری تریش هەر نییە سەردانی ئێراکەموانێ بەخێر بێن بۆ مەیدانی نەخشی جیهان لە باشترین گەزۆکانی ئەسفەهان کە لێرە دەستەکەوێت و مە پێشووتر دەماکردێت ئەنی نەک لێرە لە هەموو شوێنەکانی ئەم نەخرین مەدانی نەخشی جیهانە هەمووی گازۆ و پێداویستەکانی گازۆیە ئەنواع نرخ دانراوە بۆ کەسانی کە بەتەمان بیکڕن ئینشەڵڵا گەزۆ بینەوانێ بەرەو ماڵەوە یەکێک لەو جێگانەی کە من بەردەوام حەزم لێ سەردانی کەم ئەم ڕێستۆرانتی سونەتی لە ئەسفەهانە ئێوە لەگەڵما بێنەوە بزانین ئەم ڕێستۆرانتی سونەتیە کە لە ئەسفەهانە چ دیمەنێکمان پیشان دەدا Love
ميدان نخش جيان. چی مامان؟ La 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 la. میآیم شب هفته بشینم در مزار تو، بشینم بریزم اشک خونین و کنم مادر مثال تو. هنوز داری که ای مادر کنون جایی که آسودی، میریزمش تو شب تو کنم روشن مزار تو. خدا حافظ خدا حافظ خدا حافظ تو ای مادر، تو را می‌سپارم از دست خدا هفته دیگر. خدا حافظ عزیز من، امید دل نبازم کنون. دیقەت بە ناوڕانی خۆشەویستم کاتێک تۆ وڵاتێک بەرەو پێشەوە بەریت و وڵاتێک بکەی بە کارتی گەیشتیاری بەم جۆرە بێ. سەرەتا پێش هەموو شتێ هەرچی ڕێڕەوی ئۆتۆمبیل هەیە لە ناو سەنتەری شارەکەت بی بڕا، هەستە بەدانانی ئەو ئامێرە گواستنەوانەی کا پێشووتر سوودە دلێ بنینەوە وەکو ئەسپ و عەرەبانە و سایارێک کاربایی کە ئێستا هەیە مۆدێرنە. بەم جۆرە هەمە بێ کەرتی گەشت و گوزار بەرەو پێشەوە ئاچێت و هەم دیاردەیەکی شارستانی جوانش بە و شوێنە ئەبەخشێ. من ئێستا حالەن لە مەیدان نەخشی جیهانم، مەیدان نەخشی جیهان یەکێک لە دڵگیرترین شوێنەکانی ئەسفەهانە. طبعاً ئێرە باشە هاوڕانی خۆشەویستم بێنە بەرچای خۆت ئێرە مقارنەکە بە ناو سەنتەری شاری سلێمانی. باشە من پرسیار لە ئیدارەی پارێزگای سلێمانیەکەم، باشە بەڕێزان بۆچی ئێوە هەڵناسن بە قەتەعکردنی ئۆتۆمبیل لە ناو سەنتەری شارەکانە و نێو سەنتەری شاری سلێمانی حکوومەتێکی سەرا وەکو مەیدان نەخشی جیهان لێ بکەن و ئەو کاتە لە باتی ئۆتۆمبیل ئەسپ و عەرەبانە و پاسکیلی دووچەرخە وەکو خۆیان پێی دەڵێن هاتوچۆ پێداکا ئەو کاتە بزانە پێشکەوتن چۆن ڕوو ئايات. والله هاوڕانی خۆشەویستم ئێمە هاتینە پێ ئەو دنیای کە من زۆر دەمێکە حەزم لێتی، ئەوش ئەو حەوزی ماسیە وەکو تونێلە داسواننی شیری. طبعاً نییە من ناوەکان وەکو زانستی ناتوانم بۆتان باسکەم و بۆتان لێک بمانێ، بەڵام پێتان ئەڵێم ئێمە هاتینێتە بۆ تونێلی ماسیەکان لە ئەسفەهانی خۆشەویست، تونێلی ماسیەکان لە ئەسفەهانی خۆشەویست، بەرەو تونێلی ماسیەکان لە ئەسفەهان. هاوڕانی خۆشەویستم زۆر حەزم ڕۆژە بێت من بە دیدارم تونێلانە شادم سپاس بە خۆی گەورە باوەڕدەوەدا ئەچینە ژوورەوە بۆ بینینی لەگەڵما بمێننەوانێت تا دیمەنەکاتان بۆ ئێوە گوازمەوە. تونێلی ماسیەکان لە ئەسفەهان. بۆ وان بە چەند بوو؟ بۆ هەر شتێکمان 500,000 بۆ خۆی جوانە تەماشاگری بێزارە. ماسیەکان
Carmina. خوشی سنگامی که دینی تان تونیلی محسه کرد و که سرگان من کرد بمایی چه گوله آتانی که من روشک به سدانی کمو ببینیم سپاس بخوای گوله بنعمتی ام تونیلی محسه شاد بوم لأصفهانی خوشیست هاوریان دوباره هاتی نوانه با پردی سیاسه بول لأصفهانی خوشیست براستی پردێکی زۆر قەشەنگە پردی سیاسی پۆل ئەمە پێی دەوترێت پردی سیاسی پۆل لە ئەسفهانی خۆشەویست ئەمە هاوڕێن خۆشەویستم وەکو لە ڤیدۆکانە لە وێنەکانە ئاماژە بە ڤیدۆکانێن کە بڵاوی دەکەنەوەنێ ئەمە بە زستانانە ئەشجار زۆر بەشێرە پردیا دەڕوات و دەتەوانی ناو ئەم بازنەی کە هەیە نازان چی پێوترێتوانم بڵێ بلدانەوەی ئەو خۆزگایە من زستانێ بەهاتنایەتەوە بۆ ئێرە تا بە دیمەنی و ئاوای کە لێرەوە هاتو چۆرەکە شاد بوومە بەس بەداخوانی ئێمە قەدەری ئێمە وایە ئێستا لە ئێستا سپاس بەخوای گەورە هاتوونەتی ئێرە بۆ بینینی ئەم پردی سیاسی خۆشەویست ئێستا گوزەرێک بە لەناو پردی سیاسی پۆلەکەین لەناو ئەسفهانی خۆشەویست يعني بردێکی دوور و درێژە و هەتا بڕۆیت ئەو سەری شەوانێ هەنگاوەکان ناتوانێت منێت و بەبێ ئەوەی ژڕەگرێک بێتە بەردەمت خەڵک لێرەیە ئێستا حەدی خۆی هاتە چۆکات و لێرە چێژ ئەبینێ لەم بەردە مێژوویە خۆشەویستم ئەمەش کۆتایی ڕێڕەوی پردی سیاسە پۆل بوو لە ئەسفهان هاوڕە ستانەکان پێ نییە و مامالانشم لەگەڵانی تەسویر بکەم ئەمەش پێ خۆش بۆم دیمەنا بە هین بۆی خۆشەویستی بوازمانێ بە سێڵفی و ڤیدیۆکان با بڕات دەیبینین پردی سیاسە پۆلە ئەسفهان ئەمە مێژوویەکی تاریخی هەیە بەڕاستی دیمەنێکی جوانی هەیە ئێمە ئەکرێ
سویلت لە باباتانە ببینی ژمێر یەکیشەوە خەڵک هێشتا لە دەرەوەیە بە بڕوای من پاراستنی کەلتور و کەڵچەر و پاراستنی شوێنەوانە کفەل فۆلکلۆرەکان دەرەنجامی باشێ بێت لە سەرکەرتی گەشت و گوزار بە تایبەتی لەو شوێنانەی کە بەڕاستی گرنگی بە ناوچە گەشتیارەکانیانێ خۆشەویست دوای مادووبوونێک و شوێکی زۆر ڤیدیۆکانمان بەردەوامە بێ بەڵام لە ئێستای تر کۆتایی بە گەشتی نێوان ئەسفەهان شیراز هێنم ئێوە لەگەڵ ئێمە بمێنەوە تا ئەگەینە هەمەدان لێش ڤیدیۆی تایبەتیمانە بێ ئەمە یەک قسەی تایبەتی هەیە بۆ ئەی خۆشەویستی بگەم من کاتێک ئێمە ئەسفەهان بەڕاستی تیر ناخم لە ئەسفەهان هەموو کاتێ بەڵند بە خۆم ێوانە کاتێک کە دەرفەت هەبێ سەردانی بکەموانێ چونکە بەڕاستی من زۆر متعال لە ئەسفەهان نەبینم هیوادارم ڤیدیۆکانمان لە ئەسفەهان بەدڵیەوەی خۆشەویست بوو بێ ئێوە تەنها چاوەڕێی کۆتایی بڵۆکەکە بن و ئێمە بەخێر و ئێوەش بە سەلامەت من بەدوای بۆ هین بۆ شوێنە بۆ تەرمیناڵی مەریوان سڵاو لە هاوڕانی خۆشەویستم بەڵە هاوڕانی خۆشەویستم ئەوەی کە دینیتان گەشتی شیراز و ئەسفەهانمان بە کۆتاییێنا من حالەن لە مەریوانم و لە ناو زرێبارەم ویستم لێرە کۆتایی بە ڤیدیۆکان بێنم ڕاستی ئێمە ویستمان لە مازندەران نییە سەردانێکی ئەشکەوتێکی مێژوویکێ بەڵام بەهۆی ئەوەی کە کاتمان زۆر بەدەستەوە بوو بۆی بە پێویستمانزانی تر نەچینەوانەیە بۆ ئەو ئەشکەوتەی کە باسیکەن ئەمێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بڵێم تەنیا یەک تکامەیە کاتێک کە ئێوە سەردانی ئێران دەکەن نییە با تووشی زیان و هەنێ بابەتی لاوەکی خۆتان نەمن کە زەرەری بۆ خۆتان هەبێ بۆیە کاتێک کە سەردانی ئێرانەکەن حسابی پارەی خۆمان لەگەڵ پارەی ئەوانە بکەن جوان لێکدانەوە بۆ شێوازی گەشتەکانتان بکەن بۆی تووشی زەرەر نەبن یعنی حسابی دینار بە تمەن بە دینار ئەمانە لەگە خۆتان ناکەن و هەرمان نەبێت کاتێک کە تۆ چیتە ناو گەشتەکەوانە بەبێ ئەوەی کە بیرت کرد بێتەوانێ نەزانی چەندێکت خەرج کردووە بۆ ئەوەی دێ تووشی زیان نەبێتەوانە زۆر گرنگە من ئێستا حالەن نییە سەرنجی یەکشمان ناکاتێک کەمان دینی کۆمەڵی گەشتیار بە بێ ئاگا هاتوونەتە ناو گەشتەکانوانە وکو شۆفێرەکانش باسییان نەکرد بڕێ پارەی زۆرتریان لێ وەرگتون لەسەر مەرز و ئەوانە شۆفەر هەبووە بۆ نمونە لە نێوان مەریوان بۆ سنە ملیۆنێک و 200 وەرگتۆ بەڕاستی مە زۆرە عنی کاتێک کە تۆ سەردانێکی ئێران ئەکەی بۆ نمونە بینی مەرز بۆ بەرزبینی شار بۆ شار بۆ نمونە بۆت باسەکەم سنە بۆ مەریوان تقریبی بە 500,000 یا 450,000 نار ئەو بات پێش بەوە ناکە تۆ خۆ تووشی زەرەر و زیان ئەوم بابەتەکەی بۆیە گرنگە کاتێک کە تۆ بەڕێز کاتێک سەردانی شوێنێکەکەی کەمێک زانیاریت هەبێت و بۆی تووشی ناڕەحەتی نەبی بۆیە هیوادارم لێرە کۆتایی بە قسەکان مەهێنم هیوادارم توانین بێتم دیمەنێکی جوان بۆی خۆشەویست گواست بێتوانێت بەڕاستی دیمەنەکان بۆ منسبەت ئێمەوانێ بابەتێکی تازە بوو ئەکرا زیاترش بماینایەتوانێت بەڵای تێر هەر ئەوەمان بەس بوو لێرەوە ڕێز و سڵاوی تایبەتیم قبولکەن راتان ناگرین هیوادارم توانین بێتم دیمەنی جوان بۆی خۆشەویست گواست بێتوانێت پشت بەخوای گەورە تام بەندێ مابێ هەوڵی تەواتی لە بڵۆگەکان ما خزمەت بە خۆشەویستکەم تا گەشتێکی تر سپادەی خوابێن ماڵاوە ئێرە هەرامگەی حافزی شیرازیە لە شیراز بۆ ئێرەش مەیدانی نەخشی گیانە لە ئەسفەهان شرح دهم غم تو را که زور سنتی خوشا کاتێک کە فیلم کاتێک کە دەستوورەکەیمان بینی
از پی دیدن همچون سما فتاده خانه به خانه در به در کوچه به کوچه کو به کو